بله بله عندش نزیکتا کابینه دی حکومت هرم کردستان پێک دێت و تشکیل دەکرێت و والله لە ئێستادا گرنگەوەیە کابینه دی حکومت هرم کردستان تشکیل بکرێت و کە کۆبنەوەکان بەرەو کۆتایی دەڕوا لە نێوان پارتی و یەکێتی لەوانەیە هەفتەی داهاتووش کۆبنەوەکان دووبارە دەست پێکاتەوە لەوانەیە لە بیدایەتی مانجی پێنج و کابینه دی حکومت هرم کردستان تشکیل بکرێت و حتی پێتان وایە لە ئایندەیەکی نزیک پێک دێت. بله بله عندش نزیکتا کابینه دی حکومت هرم کردستان پێک دێت و تشکیل دەکرێت و ئێمە وەکو پێکاتەکان وەکو نەتەوەکان لەگەڵدا ئێمە زووتری کات هەلە بکرێت لە دەشکیلکردنی لە ئەو کابینەیەدا بەڵێ بەلە بەشێکن لە قەوارەی هەرێمی کوردستان بەشێکی گرنگن کە پێکەوە ژیانێکی باشەیە لە نێوان نەتەوەی کورد و نەتەوەی توکمان و نەتەوەی کردان سریان ئاشور و ئەدیانەکانی تریش لە هەرێمی کوردستان ئەمە فاکتەرێکی زۆر باش بوو حکوومەتی هەرێمی کوردستانیش لە هەموو کازیاتریش دامی پێکەوە ژیانی نەتەوەکانی کردووە و دامی مافەکانیان کردووە و زۆریش گرنگ بووە کە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا پۆستەکە بووە وەزیرێکە بۆ کە تایبەت بە کاروباری پێکاتەکان ئەمەش فاکتەرێکی زۆر گرنگ بوو و دامەکی باش بۆ مافەکانی نەتەوەکان و ئەدیانەکان لە هەرێمدا.